ئەرجەنتین 2-0 مێسی لەو یاریش دەتوانی هاتریکە بەڵام لە خولەکی سێ لێدانی سای لە دەستدا ئەرجەنتین 5 گۆڵی هەیە لە مۆندیال هەر 5 مێسیە ینی ئەوە دەردەخات کە یاریزانەکانی تر ئاستیان وەک پێشووتر نییە هەموو شتێک مێسی کردیتە بەڕاستی بەڵام ئەوەش لەبیر نەکەین کە هەموو دەرفەتەکان بۆ مێسی ڕخساوە هەندێک گۆڵ تۆمار دەکات ڕاستە ئێستاش مێسی تەمەن 39 ساڵ تااقەت و توانای ماهەوە یاریزانی سەرەکی بێت بەڕاستی بەڵام لەبیری نەکەین کۆمەڵێک دەرفەت مەسەلەن یەک لەوانە گۆڵی دووەم بەڕاستی زۆر ئاسایی وابزان پارادایز بوو لە پێش زۆر بە ئاسایی دەتوانین شوت کە بەڵام تۆپەکەی بەدیان بۆ مێسی بەڵام ئافریم یعنی ئافرم وەکو هەڵبژاردەی مەسەلەن هەڵبژاردەی فەڕەنسا کە هەموو شتێک دەکەن بۆ ئێمباپێ لە ئەرجەنتینیش هەموو شتێک دەکرێت بۆ میسی و شایانیشە ئەرجەنتین وەکو ئاستی یاریزانەکان لە 2022 باشترە بەڵام وەکو ڕوحیەت ئەو ڕوحەتی 2022 بەڵام ئاستێکی نایب پێشکەش دەکەن بەڵام ڕوحیەت نا ئەو هۆکاری ئەو تاکە هەڵبژاردەی ئەوەندە زۆر فشارشی لەسەر نیە تاوەکو کاگلیز هۆکاری ڕوحیەت نەمانەکەش لیۆنێل مێسیە لەبەرەوەی هەتا زەخ لەسەر خۆی نەهێڵێ مۆندیالەکە زۆر بە شتێکی ئاسایی وەرگرت و یاریزانەکانیش بە شتێکی ئاسایی وەردەگرن ئەگەر وەکو 2022 بۆ ڕوحەتە بێتەوە مێسی هەموو یاریزانەکان بە دوای دەکەون باسی بە خێرایی باسێکی یاریەکەی عراق و فەڕەنسا بکەین طبعا عراق و فەڕەنسا یعنی جێگەی ئەوە بوو مەسەلەن هەمومان دەمانزانی عراق دۆڕا بوو ینی هەر هەمومان ئەنجامی یاریەکە پێشەوەی دەست پێکە تاکە یاری بوو کە پێش دەستپێکردنی یاریەکە دەمانزانی کە عراق دۆڕە بەڵام من دەڵێم ئافرم بۆ عراق کە هەموو دایانوت 5 و 6 و 7 دەخوا بەڵام عراق بە 3-0 لێ هاتە دەرەوە هۆکارەکەش عراق من دەڵێم یاریەکەی عراق هیچ کێشەنی لە یاری نەرویزی ئەو شتە ڕوویدا عراق هەر دەدۆڕێ بەڵام بە هەڵی یاریزان بە هەڵی گۆڵپارێز نەدۆڕێ لە بیرە دەمێنێتەوە لە بیری دەمێنێتەوە یعنی کاکە فەڕەنسا 2-0 دەیبردەوە ئەو کاتی 2-0 دەیبردەوە یەک بە هیچ یاریەکەی 1-0 بوو خەفەتێک لە بیر دەمێنێتەوە ئافرم بۆ عراق 45 خولەک 50 خولەک بە کاتی زیاد کراوە بەرامبەر فەڕەنسایەکی ئێمباپێ و ئۆلیسی و دێمبلی و ئەو یاریزانن مەترسیدارانە 1-0 بێتە دەرەوە ئێمباپێ ئاستێکی زۆر نایبی هەبوو بەڕاستی ینی چۆن دەڵێ گلەی لە هیچ یاریزانێک هیچ بەرگریکاری هیچ هەڵبژاردەیەک ناژێت تاوەکو لە عراق بڵێ بەرامبەر ئەوانە بۆچی گۆڵ خوارد کاتەکە زۆر نەماوەگەنە باستێکی ئیمباپێم دەکردەوە کە دەدوست ڤایرۆسە بەس وا لێ دەگەڕێن نەرویج و سەنیگال وەڵاهی شۆکم بۆ ئەنجامە بەڕاستی من سەنیگال زۆر پێ باشتر بوو لە نەرویج منیش پێم باشتر بوو بەڵام لە کۆتا خولەکانش گۆڵی دومی ینی ئەو کەشوهەوایی کە لە ئەمریکا هەیە بۆ نەرویج سکۆتلەندا زۆر لەبەرژەوەنی سەنیگالە بەڕاستی بەس نازانیت چاوەڕێ برنەوەی سەنیگال دەکرد بەڵام ئێستاش قوربەسەریەکە بۆ عراق گیراوەتەوە عراق دەبێت لە سەنیگال باتەوە سەنیگالیش دەبێت لە عراق باتەوە ئەوە بڵێن سەنیگال 3 گۆڵی هەیە بەڵام لە بەرامبەردا 6 گۆڵی خواردووە لە عراق پێویستە گۆڵی زۆر بکە بۆ ئەوە بێتە باشنی سێم تا ئەو شتێکی زەحمەتە سەنیگال دو یاری زۆر خراپ دۆڕاوە چاوەڕێ دەکات تۆڵەکەی لە عراق بکاتەوە عراقش دو یاری دۆڕاندووە چاوەڕێ دەکات لە سەنیگال باتەوە باسی مێسیمان کرد 2 گۆڵی کرد لەولاوە پاشا وەڵامیدا کرد و ئاستیشی زۆر باش و بەس دەمێ باسێکی پرتوگال کەم کاگلیس بڵاو بکە پرتوگال لەو یاری زۆڕێک خراو بوو هەندێک یاریزان زۆر ئاستان لەلایەن باش بوو یەک لەوانە نۆنە مێندێش بوو ئاستی زۆر باش بوو کانسێلۆ باڵە زۆر باش بوو برونۆ فێرناندێز ئەگەر ڕۆناڵدۆ نەما دەمە باشنی ببووە دیپاولی میسی هەر بوو ئۆریسین بە ئەوەش فەڕەنسا بۆ فەڕەنسا وا یاری دەکات برۆنۆ زۆر باش بوو نێڤێز زۆر باش نەبوو لەو یاریەش جوافلیکس وەکو یارمەتیدەی ڕۆناڵدۆ هات ئەویش زۆر باش نەبوو بەڵام ڕۆناڵدۆ هەموو ئەوروپای هەموو جیهانی بێدەنگ کرد کە دایانوت ڕۆناڵدۆ پێی نەماوە بەڕاستی بڵێ و بووە یەکەم یاریزان لە مێژوودا کە 6 مۆندیال لە دوای یەکتری گۆڵ تۆمار بکات بەشداری 6 مۆندیال کات و لارم هەر 6 مۆندیال گۆڵ تۆمار بکات 2006 2010 14 18 ژمارەیەمەشیان 26 و ژمارەی گۆڵەکانی لە مۆندیال لەگەڵ هەڵبژاردەی پورتوگال گەیاندە 10 گۆڵ خۆی گۆڵکاری هەڵبژاردەکانە گۆڵکاری یەکەمی هەڵبژاردەکانە سیرکە گۆڵکاری هەڵبژاردەی پورتوگالە بە تۆمارکردنی 10 گۆڵ لە مۆندیال گۆڵکاری هەموو هەڵبژاردەکانە بە تۆمارکردنی 145 گۆڵ دووەم یاریزان هەر کریستیانۆیە گۆڵکاری هەڵبژاردەکانە بەبێ لێدانی سزا سێم یاریزانش هەر کریستیانۆیە گۆڵکاری هەڵبژاردەکانە بەبێ یاریە دۆستانەکان سێمیشیان دەکات چوارەمیشیان مێسیە